ناوم گوڵی حەمەڕۆڤ ئەحمەدە لە هەڵەبجەی شەهید لەدایک بووم خەڵکی گوندی عەبابێلێم دایکم خاوەنی سێ منداڵم مامۆستام و فترەیەکی زۆریشە بایکۆتە حەزم نەکرد کاتە بەتاڵەکانی خۆم هەروە بەسەر بەرم بە حکمەوەی هەر لە مناڵی خولیایەکم هەبوو بۆ دروستکردنی مۆم و خۆشەویستیم بۆ مۆم لە ڕێگەی یوتیوب و گوگڵەوە سێرچم کرد متابعەیەکی باشم کرد دواتر لە خولێکی ئۆنلاینە بەشداریم کرد ئیتر بەڕاستی دەستخۆشی لە مامۆستاکان و هاوڕێکان مەکەم حەزیانە کردایان ئەیانوت ئەوەی لەلای ئێمە بەشداری خولی ئۆنلاینەکە حەز ناکەین دەستبەرداری پیشەکەی ببێت ئەگەر بۆ داهاتێکی بچووکی خۆشی بێت و هەروەکو شتێک بڵیت ئیشەکە بە زوندی لەلات بمێنێتەوە دەستبەرداری نەبن ئیتر منیش بە خۆشحاڵیەوە داواکانم جێبەجێ کرد کردم بە پێیجی ئۆنلاین دروستم کرد و تەڵەبێکی زۆری لەسەرا ئەلحەمدولیلا زۆر کەس داوای ئەەکەن دەستخۆشیانەیە هەموو ئیشێکی باشە ئەڵەن ئیشێکی باشە دەستە خۆش بێت کاتە فەراغەکانی خۆت پێپڕ کردوتەوە بۆچی مۆمەکەم هەڵبژار لەبەر ئەوەی مۆمەکە یەکەم ئاسانتر ئەیا بەدەستەوە حەزێکی خۆم بۆ مۆمەکە لە پاڵیا ئاسانتریش ئایا بەدەستەوە مەگەر شتێک بڵێن کە کەمێک قورس بێت لەلام تۆزە زەحمەت بێ دروستکردنەکەی ڕەنگە سوور و ڕەشەکەیە بە حکمی ئەوەی ڕەشەکە بێ ڕەنگان زۆر تێکەڵکێ ئاگاداری ڕەنگە ڕەشەکە بی نەچێتەوە بەلای نیلیە یا بەلای مێژە بمانەوە ڕەنگێکی ڕەشی قەترانی دەرچێت بێ زۆر ئاگامان لێبێ ڕەنگە سوورەکەش بە هەمان شێوە سوورەکەش ئەبێ زیاتر لە دوو ڕەنگ تێکەڵکەیت ئەجا ئەبێتە سوورێکی تاو و جوان یعنی سوورێک بێ نەچێ بەلای پەمەیی یان شەرابی یان ڕەنگێکی کەیە ئاسانی و خۆشەویستیم بۆ کارەکەم بە حکمێ من مامۆستام و خاوەنی سێ مناڵم ئیشی کە بەلای منەوە هەستەکەم قورسە کاتم ئەگرێ وەرە تۆ ئیشی ناوماڵ و دەوام و ئیشی کەش بکەیت تۆزێ زەحمەتە بەڵام ئەمە هەرچۆن بێ ئاسانتر ئایا بەدەستەوە بووم داوا لە هەموو خانمێکەکەم یعنی ئەو حەز و ئارزووی کە هەیەە جێبەجێ بکەن یعنی لە خۆیان ببڕن دواتریش خێزانەکان ڕۆڵی زۆر سەرەکیان هەیە لەوەی کە بتوانن ئافرەت بێتە دەرەوە ئیشی خۆی هەڵبژێرێت بیکە ئەگەر ئەوان پاڵپشتیان بن بەردەوام بن هانیان بن ئەوانیش ئەتوانن شان بەشانی پیاوان ئەوەی کە لەسەر شانیانە ئەتوانن جێبەجێ بکەن داوا لە هەموو ژنێکەکەم هەچ حەز و خولیایەکی هەیە سەرەتا لە خۆی ببڕێت دوای ئەوە لەگەڵ خێزانەکانە دانیشن گفتوگۆ بکەن ئەوەی کە حەزیان لێیە ئەوەی کە لەسەرەتی بتوانێت جێبەجێ بکات